لە کۆتا یاریەکانی هەفتەی 23 خولی نایابی کوردستان لەسەر یاریگای زانکۆ یانەی سیروانی نوێ میوانداری لایەنەی هەولێر کرد. لە نیوەی یەکەم ئەگەرچی یانەی سیروانی نوێ تەواو کەشی یاریەکەی گرت بۆ دەست، بەڵام لە تۆمارکردنی گۆڵ هیچ لایەکیان سەرکەوتوو نەبوون و بێگۆڵ گەڕانەوە بەردەم ڕاهێنەرەکانیان. لە نیوەی دووەمدا یانەی سیروانی نوێ تەواو کۆنتڕۆڵی یاریەکەی کرد، لە خولەکی 48 بەهمەن مەعسووم گۆڵ یەکەم و پێشکەوتنی تۆمار کرد. پاشان ئایا دیاری لە خولەکی 62 ئەنجامەکەی بۆ سیروانی نوێ دوو هێندە لێ کرد. 6 خولەک دواتر بەهمەن مەعسووم گۆڵی دووەمی خۆی و سێمی سیروانی نوێی نووسیەوە. سەرنجام کوڕانی شاری سلێمانی بە 3 گۆڵی بێوەڵام 3 خاڵی گرنگیان دەستەبەر کرد. تان ئاگدارن هەموو ڕاگەیاندنەکان هەموو کوردستانیش ئاگدارە تیپەکەی ما لە زۆر شت مەخدوورە بەڕاستی، یعنی لە گرنگی پێدان بگرە لە پارەی بگرە، یعنی مەعاناتمان بەڕاستی زۆرە. ئەو کەسەی کە نزیک نەبێت لە تیپەکەی ما نازانێت چی دەگوزارێت ناو تیپەکەی ما. ئێمە 12 ڕۆژ تەمرینمان نەکردووە، 6 ڕۆژە موچەمان وەرنەگرتووە. تیپیش کە بەبێ تەمرین ناتوانێت نە نەفەست دەبێت نە لیاقەشت دەبێت، یعنی وەرە باشترین یاریزانیش لەلا بێتن ناتوانێت و چبەرگری بکەیت چ هجوومیەکە بکەیت. کارمە چەند یاری ماوە، یعنی بتوانین هەریز نەبێ تیپەکە لە خولی کوردستان بێنەوە. ئێمە چەند یاریەکە زۆر بە ئەدایەکی باش داغڵە بین، بە گۆڵی باشە فۆتێنین، بەڵام ئیتر ئەوەیە مۆفەق نابن جەماعەتی پێشەوەمان. ئێمە ئەمڕۆ ئەم چەند ڕۆژێکە لە بەردەستمان نبوو، یعنی هەموو پیلان و بەرنامەیەکمان دانابوو کە ئەبێ سێخاڵی یاریەکە بەدەست بێنین. سێخاڵی یاریەکە یعنی ئێمە باتە مەکتەبەکانی پێشەوە. ئەمڕۆ بەڵێ یاریزانەکان هەر لە دقەی یەکەمەوە تا دقەی 90 بە ئاستێکی زۆر باش بە دەرکەوتن، ئەو بوو سەرنجام ئەنجامێکی دڵخۆشکەران بەدەستێنە. بەو شێوەیە سیروانی نوێ بە کۆکردنەوەی 30 خاڵ بۆ خانەی شەشەم هەڵکشا. لە بەرامبەردا هەولێر بە 24 خاڵەوە دابەزیە ڕیزبەندی 12می خولی نایابی یانەکانی کوردستان. مەڕوان تالیب، کەناڵی پەیام، سلێمانی.